реально дохуя. هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا بووەتە باس و خواسی کۆمەلگای نێودەوڵەتی. هێرشەکەی رووسیا بۆ هیچ وڵاتێک هێندەی کوردەکان مایی مەترسی نییە، بەو پێی ترسیان هەیە لەوەی هەمان سیناریۆ لە عێراق و سووریاش دووبارە بێتەوە. بەوەی تورکیا هێرش بکاتە سەر و ناوچانەی سووریا کە کورد حکومڕانیان دەکات، یاخود عێراق هەوڵی باڵەدەستبوون بەسەر هەرێمی کوردستان بدات. وڵام ڕێخۆشکەرێک هەر وڵاتێکی زلهێز بۆ نمونە تورکیا یا هەر وڵاتێکی تر یا ئێران بێوێ هەر خاکێک داگیر بکە، یانێ ئێمە ڕێخۆشکەرێکی زۆر شتێکی ترسناکە بەڕاستی کە ڕووی داوە جگە لە کارەساتە مرۆیەکەی جگە لە بەرزبوونەوەی نرخەکان، یانی بەرزبوونەوەی نرخی نەوت بگرە بەرزبوونی نرخی گاز ێستا لە ئەوروپا لەوەی ئەوروپا قەتعی غازی رووسیا بکەێت سەحسارەکان لەسەر رووسیا زیاد بکات، ینی پێشاتێک بۆ کورسانیش خەتەرە، ینی ڕێخۆشکەرێکە عێراق دووبیانی بێ کورسان بگرێتەوە بەبێ تەقا. وڵایی بۆ کورد هەموو شتێت تەنانەت ڕەشەبایەکی سەریعیش بۆ کورد مەترسی هەیە، چونکە ئێمە نەسەرکردەکانمان و نە ملەتەکەی شێگرتوین، ئیتر یعنی هەموو شتێ بۆ ئێمە لە ڕێ، ینی لە حەقەتە بەڵێ ئەوەتانێت لە تورکیا بینیمان لە چەند ساڵی ڕابردووە دووبارە بوو ئەو خاکانەی کە بەدەست کوردەکانەوە بوو لیان سنریاوە، بەڵێ من یعنی پێشبینی ئەوەمە کردەوە ئەیشی کەم. هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا لە کاتێکدایە تەواوی کۆمەلگای نێودەوڵەتی دژی ئەو هێرشەن و ئیدانەی دەکەن. بۆیە بەشێک لە خەڵک ترسیان لە گەورەبوونەوەی شەڕەکە و بڵاوبوونەوەی پریشکی ئاگرەکە بە جیهاندا هەیە. نزمی دنیا دۆخی دنیا نزمی حکومڕانی دنیا لە قەیرانایە، دنیا بەرەو کێشا ڕوا بەرەو ئاڵۆزی زۆرە ڕوا، ئەم شتانە ئەمەگەرانە ڕەنگاوە بگاتەوەی کە بێتە پێکدادانی جیهانی. هەرچە من بەکو شخصی خۆم لێکدانەوە شخصی خۆم ئەوەندەی بە چاوم ڕوون بێ بە قورسی زانم، بەڵام ئەگەرێکی کراوەشە. هەندێکی تریش پێیان وایە ئەوەی لە ئۆکرانیا دەگوزارێت سەفقەیەکی نێودەوڵەتیە و ئامانج لێی دووبارە دابشکردنەوەی ناوچەکەیە بەسەر زلهێزەکاندا. بۆچوونی یەکەم پێچێ وابێ ئەگەر اتفاقیە نەوەوەکەی ڤێنا تێکچێ لە نێوان ئێران و ئەمریکادا پێچی ئامانجەکە لێدان لە ئێران بێ، ئەمە ئەگەرێکێنە. ئەگەری دووەم پێچێ بەرامبەر بە تورکیا بێ لە سووریادا بۆ ئەوی ڕژێمی بەشار ئەسەد بڕوخێ و فیدراڵی بدرێتە کوردەکان و تورکیا لە باهاوکاری لەگەڵ رووسیا و ئەمریکادا بکرێنە دەرەوە لە سووریا. ئەگەری سێم پێچێ بۆ ئەوە بێت تەریکردنی سین بێ لە ڕێگەی تایوانەوە بۆ ئەوی رووسیا لە بەرامبەر ئەو دەستکەوتە گەورەی لە ئۆکرانیا دەستیەکەوێ نەبێتە ئەندامی ناتۆ ئەمریکا لەگەڵ هێزی ئەنگلۆ سەکسۆن کە ئەکاتە بریتانیا و ئوسترالیا پەلاماری سین بدەن بۆ ئەوی سین نەبێتە ئەملاقێکی عالەمی لە ئایندا، لەمسی ئەگەرە بە دەرنابی. هەرچەندە شەڕی نێوان ئۆکرانیا و رووسیا هێشتا سنووری ئۆکرانیای تێنەپەڕاندووە، بەڵام شەڕەکە کاریگەری لەسەر زۆر وڵات هەبووە، بەو پێی نرخی نەوتی بەرز کردوێتەوە، هەروەها گرفتی بۆ هەندێک وڵاتیش دروست کردووە کە ئۆکرانیا سەرچاوەی گەنم و هەندێک شمەکیان بووە. دڵشادە نوارە، دەنگی ئەمریکا، کەرکووک.